بەداخەوە لەو ڕۆژەوە کە ئێمە تا ئێستا پێشنیارەکەین بۆ بەرپرسان بۆ حکومەت ولا وەزیرە بەڕێزەکانی کە یەک لە دوای یەک پۆستەکانیان جێهێشتووە ئێمە ئەمانەوێ یادەکە یادێکی شکۆدار بێ یادەکە هیچی کەم نییە لە یادەکانی تر شەیدەکانی ئێمە هیچ فەرقێکیان نییە لەگەڵ شەیدەکانی تر بەداخەوە ئێمە هەموو ساڵێک ئەو پێشنیارەکەین ئەوانەی کە بەرپرسی ڕسمین نایەنە یادەکانەوە هۆکارەکەشی نازانین ئێمە وەکو بنەماڵی شەیدان پێمان باشە شەیدەکانمان وەکو شەیدانی تر ئیمتیازیانە بێ بریندارەکان هەروەها و ئیمتیازاتیان هەبێت لە ڕووی زەویەوە لە ڕووی نیشتەجێەوە ینی مانای نییە 44 ساڵ کارەساتێک تا ئێستا ئێمە داواکاری بکەین و داوامان هەبێت بەداخەوە ئێمە ئەو یادەکەینەوە یادەکە ینی دوو جار کارەساتە بۆ ئێمە کارەساتی ئەوەی کە دایک و برا و کەسوکارمان لەدەستاوە حکوومەتی هەرێمی کوردستان کە خەرەبووی مادی و معنەویەم کەسوکاری ئەم شەیدانە بکاتەوە بەڕاستی پشتگوێ خوڕێت تا ئێستا بەڕاستی شوێنێکیان بۆ نەکردوین وەک مۆنۆمنتێک